وەزارەتی دارایی و ئابووری حکوومەتی هەرێم بڕیاریدا بە خەرجکردنی 60 ملیارد دینار. دادگای فیدراڵی لەبارەی 200 ملیارەکەی هەرێمەوە نەگەیشتە بڕیار. بە گومانی دووەم حاڵەتی توشبوون بە تای خوێنبەربوون ئافرەتێک ڕەوانەی هەولێر کرا. سڵاوتان نەبێ لە شاپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشەکەم. بە بڕیاری وەزارەتی دارایی و ئابووری حکوومەتی هەرێم بڕیاردرا بە خەرجکردنی 60 ملیارد دینار بۆ تەواوکردنی ڕێگای کەلار دەربەندیخان بە جۆرەی ئەو زانیاریانەی دەستکەوتون دوای فەرمانی ئەنجومەنی وەزیران. هەر ئەمڕۆ وەزیری دارایی و ئابووری حکوومەتی هەرێم بڕیاری تەمویلکردنی پارەی دەرکردووە بۆ پرۆژێکی گرنگی ڕێگەوبان. دوێنێ لە کۆبوونەوەی نێوان سەرۆکی حکوومەتی هەرێم و وەزیری ئاوەدانکردنەوەدا جەخت کرایەوە دەبێت زۆر گرنگی بە ڕێگەوبانەکان و دروستکردنی ڕێگەی دووسایت لە نێوان پارێزگاکان و شارەکانی هەرێم بدرێت و بە شێوەیەکی پێشکەوتوو بەپێی مەرج و ستانداردی نێودەوڵەتی بێت. ئەمەش لە کاتێکدایە ئەو ڕێگەی وەزیری دارایی پارەی بۆ تەرخان کردووە ساڵانە بەشێکی کەم کاری لێ دەکرێت و بە ڕێگەی مەرگ ناسراوە. ئەمڕۆ دادگای فیدراڵی عێراق نەیتوانی بڕیار لە یاسایبوون یان یاسایی نەبوونی 200 ملیارد دینارەکەی هەرێمی کوردستان بدات و دانیشتنەکەی بۆ مانگی تەموزی داهاتوو دواخست. ئەمڕۆ وادی دانیشتنی دادگای فیدراڵی لەبارەی سکاڵایەک کە لەلایەن هاوڵاتیەکەوە بە ناوی جەواد عەبدولکازم لە دژی هەریەک لە مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراق و عەلی عەلاوی وەزیری دارایی عێراق تۆمار کراوە. ناوەڕۆکی سکاڵاکە لەبارەی ناردنی 200 ملیارد دینار لەلایەن حکوومەتی عێراقەوە بۆ هەرێمی کوردستان بە پاساوی ئەوەی ئەو هەنگاوە نادەستوریە. هاوکات دانیشتنی دادگای فیدراڵی لەبارەی ئەو سکاڵایەوە بۆ 18 مانگی تەموزی داهاتوو دواخرا. چاویلاند گەورەترین شاری گەشتیاری لە هەموو عێراق. لە بەرامبەرەوە ڕووداوی بەیانی ئەمڕۆ لەناو دادگای سلێمانی ڕوویدا و هێزە ئەمنیەکان ڕوبەڕووی هاوڵاتیان بوونەوە قوبا تاڵەبانی لە پەیامێکدا داوای لێبوردن دەکات و ڕایدەگەێنێت هەموو سەرپێچیکاران دەستگیرکراون و ڕوبەڕووی سزای یاسایی دەکرێنەوە. لە پەیامێکدا کە لە فەیسبووکی خۆی بڵاوی کردوتەوە قوبا تاڵەبانی جێگری سەرۆکوەزیرانی هەرێم نووسیوێتی. بەداخەوە ئەمڕۆ لە ناو دادگای سلێمانی چەند کارمەندێک لە هێزەکانی پۆلیس هەڵسوکەوتی ناپیشەیی و نامرۆڤانەیان لەگەڵ ژمارەیەک لە هاوڵاتیان ئەنجام داوە. دەژڵێت لە دوای ئاگاداربوون لە ڕووداوەکە و بینینی تۆماری ڤیدیۆیی ڕووداوەکە هێزە ئەمنیەکان دەست بەجێ هەموو سەرپێچیکارانیان دەستگیر کرد و ڕوبەڕووی سزای یاسایی دەکرێنەوە. قوبا تاڵەبانی ئەوەشی وتووە داوای لێبوردن نەو هاوڵاتیانە دەکەم کە ئەم ڕەفتارە نەشیاویان بەرامبەرکراوە و دڵنیاشیان دەکەمەوە لە سزادانی سەرپێچیکاران و داواشیان لێدەکەم خۆیان سکاڵا لەسەر ئەو پۆلیسانە تۆمار بکەن. بەڵ تاڵەبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان هەڵوێستی نوێی لەبارەی هەناردەکردنی گازی سروشتی هەرێمی کوردستان بۆ ئاژانسی ڕۆیتەرز ئاشکرا کردووە. ئاژانسی ڕۆیتەرز لە نوێترین راپۆرتی خۆیدا لەبارەی هەناردەکردنی گازی سروشتی هەرێم بۆ ئەوروپا ئاماژەی بۆ داوە دۆخی خراپی سیاسی لە هەرێم ڕنگدانەوەی لەسەر ئەو پرۆژەیە هەبووە و وای کردووە هەنگاوەکان نەچنە پێشەوە. بابەتەکەش پەیوەست کراوە بە ناکۆکیەکانی نێوان پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستانەوە. بابڵ تاڵەبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان بە ئاژانسی ڕۆیتەرزی وتووە ئەگەر ئێمە حکوومەتێکی هاوپەیمانی بین دەبێت پێکەوەش بڕیار لەسەر شتەکان بدەین. لە راپۆرتەکەدا باسی لەوەش کردووە کۆتاییەکانی ساڵی 2021 کۆمپانیای کار و وەزارەتی سامانە سروشتیەکان لەبارەی هەناردەکردنی گازی سروشتی هەرێم و ڕێکەوتنیان واژۆ کردووە. گومانی دووەم حاڵەتی توشبوون بە تای خوێنبەربوون لە سۆران هەیە و نەخۆشەکەش ئافرەتە و ئامۆزای قوربانیەکەی ڕۆژی شەمەیە. بەرپرسی ڕاگەیاندنی تەندروستی ئیداری سۆرانیش لە شاپرێزەوە زانیاری ئاشکرا دەکات. مینا تەها بەرپرسی ڕاگەیاندنی تەندروستی ئیداری سۆران تایبەت بە شارپرێسی ڕاگەیاند ئەمڕۆ دووشەمە ئافرەتێکی تەمەن 35 ساڵ دانیشتووی گوندی گۆڕەزی سنووری ناحیەی خەلیفان ڕەوانەی نەخۆشخانەی خەلیفان کراوە بەهۆی بوونی چەند نیشانەیەک کە نزیکە لە تای خوێنبەربوونەوە. وتیشی بۆ دڵنیابوونەوە پزیشکانی سنوورەکە نەخۆشەکەیان ڕەوانەی شاری هەولێر کردووە بۆ ئەوەی پشکنینی وردی بۆ ئەنجام بدرێت. شارپرێز ئەوەی زانیوە ئەو ئافرەتە ئامۆزای قوربانیەکەی ڕۆژی شەمەیە کە وەزارەتی تەندروستی ئاشکرای کرد بەهۆی تای خوێنبەربوونەوە گیانی لەدەستداوە. لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەش کرا شاد و بەختەوەربن.